سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست لە پرۆگرامێکی نوێی جێوار دێنەوە خزمەتان. پرۆگرامی جێواری ئەم جارە چونێتە ناوچەی قەرەداغ و هەروەها سەردانی نەخشەکەی نەڕامسین کەوا بە نەخشی نەڕامسین ناسێنراوە بۆ هیوایەت هاوسەفەرمان من گوزەرێک بە مێژووی نەخشەکەی یاخود بەردەنیگارەکەی دەربەندی گاوراکەین بۆ مێدەین وەروە بێتەوە ئەوەی خەرمانی زانیاریەکانتان زیاتر بێت. هیوادارین هاوسەفەرمان بن لە ناوچەی قەرەداغ لەگەڵ ئێمە بمێنەوە بۆ باسکردنی نەخشەنیگارەکەی دەربەندی گاور. بەڵێ بێگومان لە ڕووی جوگرافیاییەوە نەخشی دەربەندی گاور یاخود مەرحوتەکەی نەڕامسین ئەکەوێتە زنجیرە چیاکانی قەرەداغ لە باشووری سنتەری پارێزگای سلێمانی بە دووری زیاتر لە 40 کیلۆمەتر. بێگومان خودی نەخشەکەش ئەکەوێتە دەربەندێکەوە کەوا بە دەربەندی گاورە ناسرێ و لە ڕووی جوگرافیایی و پێگاتەی جوگرافیایی ئەم ناوچەیە ناوچەیەکی شاخاوی هەڵدێرە. پاشەوەی لە ڕێی لە قەرەداغ دەردەچی لە جادەی قیر لە نزیک گوندی ئەستێلی سەر و لە ڕێی جادەیەکی خۆڵی و پاشانیش بەناو دەربەندەکە و چەمەکەدا بە کەناری چەمەکەدا ئەیتە ناوی خودی مەنحوتەکە یاخود خودی بەردەنیگارەکە. هەڵکەوتەی جوگرافیایەکەی لە بناری خودی کێوەکەدایە بۆ ئەوەی هەم باران نایگرێتەوە شوێنی جوگرافیایەکەی گونجاوە و بە کەناریە لەمبەر واتە دەکەوێتە دەستە چەپی لە داغڵبوونی دەربەندەکەیە وەگەبینین لە بەشی پشتەوەیە و بەم ڕێگا هاورازە دا ئەگەیتە لای خودی شوێنی جوگرافیایی دەربەندەکە. بێگومان خودی هەڵکەوتەی جوگرافیایی دەربەندەکەش یاوە خود پێک هاتی جوگرافیایەکە ڕۆڵی بینیوە لەوەی کەوا ئەم پەیکەرە لێرە بێت یاوە خود ئەم نەخشەنیگارەکەەوە هەڵیان تاشیوە یاخود هەڵیان کۆلیوە لێرە بێت. هۆکارەکەی ئەمەش ئەگەرێتەوە بۆی کەوا دەربەنەکە شوێنێکی گونجاو بۆ وەگەبینین دیمەنێکی زۆر جوانی هەیە زۆر کات ڕێگەی هاتوچۆی خەڵکی بۆ ئەمە بۆی وای کردووە لە ڕووی جوگرافیایەوە ئەم دەربەنە دیاری بکەن یاخود بێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا مەنحوتەکە لێرە دیاری بێت. بەس بە شێوەیەکی گشتی وەگوتمان جوگرافیاکەی لێرە ئەم ناوچەیە دەربەندی گاور لە زنجیرە چاکانی قەرەداغ 40 کیلۆمەتر لە سنتەری پارێزگای سلێمانی لە باشووریەوە دوورە واتەکەوێتە باشووری سنتەری پارێزگای سلێمانی و لە ڕێگەی ئەم ڕێگە هەڵدێرەوە ئێمە ئەچینە لای نەخشەکەی دەربەندی گاور یاخود پەیکەرەکەی نەڕامسین. هیوادارم هاوڕێمان. بێگومان لێرەیە باس لە ناوی ئەو جێوارە مێژوویەکەین کەوا ئەکەوێتە دەربەندی گاورەوە. وەگەزانین مەبەست لە دەربەند هەموو ئەو دیاردە سروشتەیەکەوا لە زنجیرە شاخەکانە هەیە بۆ گوزەرکردن و تێپەڕاندنی ئەو خەڵکانە و دانیشتوانی ناوچەکە پێدا وەک ئەبینی ئەو دیاردە سروشتەی لێرە هەیە ئەمە دەربەنێکە. وەروەها پاشکری ناوی گاور کەوا بۆ ئەم دەربەندە بەکاردێت. پێم وایە هۆکاری ئەو ناوەش لە بەربوونی ئەم پەیکەرەیە لێرەدا بۆیە بەم دەربەندە یان یەکێک لە دەربەندەکانی چاکانی قەرەداغ ئەوترێ دەربەندی گاور. و مەبەست لە وشەی گاوریش پێم وابێ دانیشتوانی ناوچەکە تەواوی هەموو ئەو کارانەی کەوا پێش ئاینی پیرۆزی ئیسلام یاخود ئەگەڕێنەوە بۆ پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام بە گاور یاخود بە وشەی گاور تعبیریان لێ دەکەن. ئەمەش ئەگەر گەڕانەوە بێ بۆ ئەسلی وشەکە ئایا مەبەست لە گاوری زەرادەشتەکان بێت کەوا زەردەشتەکان
وشەی گەبریان هەبوو واتە پیاو یا خۆت ئەزوانین بڵێن گاوریان گاور بێت یان هەر مەبەست لە کافرەکەی خۆمان بێتواتە ئەوانەی غیرە مسلمانن یاخود ئەوانەی مسلمان نەبوون وە گەزانین بە جوولەکەکانیش و بە زەردەشتەکانیش یاخود بە زۆربەی شوێنەوارە مێژوویەکان یاخود ئەو جێوارە مێژویانەی کەوا هی دەورانی زەردەشتی یاخودی دەورانی سەردەمی جوولەکەکانن زۆر جار بە گاور ئێمە ناویان ئەبین یاخود ئەبینین ئەشکەوتی گاورمان هەیە گەڕەکی گاورانمان هەیە مەسەن دەربەندی گاورمان هەیە تەواوی ئەم وشەیە تعبیرێکە لەو کارانەی کەواگەڕێنەوە بۆ پێش ئیسلام یاخود ئەوانەی کەوا تعبیریان لێ کردوون تەمان پێم وایە ئەم پەیکەرەی نەڕامسین یاخود ئەم پەیکەرەی یاخود ئەو بەردەنیگارەی کەوا لە دەربەندی گاورە هۆکار بۆ ئەوەی ئەم ناوە بۆ ئێرە بۆ ئەم شوێنە جوگرافیایە بنرێ وەروەها توانین بڵێن جێوارە مێژوویەکەی دەربەندی گاور یاخود ناوچەی قەرەداخ بە دەربەندی گاورە ناسرێت کە لێرەشەوە و پەیکەری نەڕامسینیش کە ناوە برێت و بۆ مەوەست لە پەیکەری نەڕامسین یاخود بۆچی بەم بەردەنیگارە یاخود بەم نەحتەکەوە لێرەیە ئێمە لە بناری وەساوین بۆچی پێوتێ پەیکەری نەڕامسین ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1925 کە بۆ یەکەمین جار حاکمێکی ئینگلیز بە ناوی ئەدمۆس پاشەوەی گەشتێکی ناوچەکەیە کات باسی ئەم بەردەنیگارەی بۆ کرێ لێرەدا وێنەیەکی کێشاوەتەوە و لەو کاتەیە ئەدمۆس بە پەیکەری نەڕامسین ناویەبات ئەمەش وای کردووە لەو کاتەوە تاوەکو ئێستا زۆربەی شوێنەوارناسان و زۆربەی گەشتیاران و ئەوانەی لەسەر ئەم پەیکەریان نووسیەوە یاخود ئیشیان لەسەر ئەم پەیکەرە کردووە بە پەیکەری نەڕامسین ناویە بن ئەمە هەرچەندە ئێستاکە بۆ چوونی جیاوازی زانستی لەسەر مێژوو یاخود کەسایەتی ئەم پەیکەرە هەیە بەڵام بە شوەیەکی گشتی لە ڕووی ناوهێنانەوە ئێستاکە پەیکەری نەڕامسین لە دەربەندی گاور لە زنجیرە چاکانی قەرەداخ ئەناسرێت ئەمەش لە ڕووی ناوهێنانەوە بووەتە مڵکێک یاخود بۆکە مۆرکی ئەم نەخشەیەکەوە ئێستاکە زۆربەی دانیشتوانی ناوچەکە و زۆربەی شوێنەوارناسانیش هەر بە پەیکەری نەڕامسین ناوی ئەبەن ئەمە لە ڕووی ناوهێنانەوە. بێگومان ئەو پرسیارە ڕەنگە دروست ببێت لە ڕووی مێژوویەوە ئەم پەیکەرە مێژوەکەی گەڕێتەوە بۆ کە یاخود تعبیر لە چیەکات بەپێی ئەو مێژوانەی کەوا لەسەری کراوە یاخود ئەو لێکۆڵینەوە سەرەتایانەی دەربارەی پەیکەرەکەی نەڕامسین یاخود ئەو نەحتەی کەوا لێرە نەخشێنراوە کراوە کە یەکەم جار وتمان بە پەیکەری نەڕامسینە ناسیێدێ وەک ئەزانین نەڕامسین یەکێکە لە پادشا بەهێزەکانی دەوڵەتی ئەکەدی کە لە نێوان ساڵانی 2270 بۆ 2220 بەر لە زاین پادشای دەوڵەتی ئەکەدی بووە لە ناوچەی عێراقی کۆن یاخود ناوچەکانی میسۆپۆتامیا بەپێی ئەو ئاماژانەی گوایە ناوچەکانی وڵاتی شارەزور یاخود کوردستانی کۆن کەوا لولوبیەکان لەوێ دەوڵەتیان هەبووە یاخود دەسەڵاتیان هەبووە لە سەردەمی پادشایەک بە ناوی ساتۆنی کەوا پاش تێکچوونی پەیوەندیە دیپلۆماسیەکانی نێوان نەڕامسین لەگەڵ ناوچەکانی لولوبی هێرشێک ئەکاتە سەر ناوچەکانی لولوبی و هەروەها لەم دەربەنە نەخشەی سەرکەوتنی خۆی لێرە تۆمارەکە بۆ پێیکەوە ئەمە ئەبێ نەخشەی نەڕامسین بێت وەکو یادگاریەک وەکو گێڕاندنەوەی ئەو سەرکەوتنەیەکەوە بەسەر ناوچەکانی وڵاتی لولوبیە هێناوێتی بەڵام پاش لێکۆڵینەوەی زیاترکەوە لەم ئاخیرانە بەتایبەت لەلایەن شوێنەوارناسە کوردەکانەوە بە شێوازێکی زانستیانەتر لێکۆڵینەوە لەسەر ئەم پەیکەرە کراوە هەنێک بۆ چوونی جیاواز لەسەر ئەم مێژووی ئەم پەیکەرە ئەکرێت و بە تایبەتیش دەربارەی ئەوەی کەوا ئەمە نابێت نەڕامسین بێت یان با بڵێن لە ڕووی هونەریەوە پێکهاتەی و وەروەها شکڵی ئەو جلوبەرگەی کەوا هەیەی لەگەڵ نەخشەکانی تری کەوا نەڕامسین دەرەکەوێت یەک ناگرێتەوە جیاوازیەکان هەیە لە کڵاو و لە ڕیش و لە جلوبەرگەوە لەم پەیکەرە هەیە لەگەڵ پەیکەرەکی تری نەڕامسین بۆ نمونە بەڕێز دکتۆر دڵشاد عەزیز زانوا پێی وایە ئەمە نەڕامسین نییە لە گۆڤاری سۆبات و بابەتێکی جوانی لەسەر ئەم پەیکەرە نووسیوەکەوە ئەو ئەیگەڕێتەوە بۆ پادشاکانی بنەماڵی ئوریسیەم یاخود شورگی یان بەڕێز دکتۆر کۆزات کەیەکی تر لە شوێنەوارناسە کوردەکان پێی وایە ئەمە یەکێکە لە دەسەڵاتداران یەکێکە لە پادشاکانی گوتیەکان کەوا گوتیەکانیش باپیرانی کۆنی کوردکەوە لەم ناوچێ دەسەڵاتیان هەبووە ئەمە نەخشێکی سەرکەوتن و وەروەها مانەوەی خۆیانەکەوە بە ریدۆ پێزار ناویە بات بە شێوەیەکی گشتی
ئەتوانین بڵێن یاخود بۆچوونەکان زیاتر لەسەر ئەوانن کەوا ئەمە نابێت نەڕامسین بێت ئەوەندەی لە ڕووی هونەریەوە لە سەرکردەکانی ناوچەی گوتی یاخود لە شکڵی پادشاکانی بنەماڵی ئووری سێمە چێ ئەوەندە لەوە ناچێتەوە پەیکەرێکی سەردەمی ئەکەدیەکان بێت یاخود پەیکەری نەڕامسین بێت بە شێوەیەکی گشتی مێژووی ئەم پەیکەرە خودی بوونی ئەم پەیکەرە بەڵگەیەکە لەسەر لە کۆنەوە ژیانبوون لەگەڵ ئەوەشا ژیانبوون گرنگبوونی ژیان لەم ناوچەیەدا بێگومان چ ئەمە پەیکەری نەڕامسین بێت یاخود هەر دەسەڵات و پادشایەکی دی ئەمە گێڕدرەوەی سەرکەوتنێکە گێڕدرەوەی داستانێکە و داستانیش کاتێک بوونی هەیەکەوە لێرەدا ژیان هەبێت یان ڕوبەڕووبوونەوە و منافەسە و کێبەڕکێ هەبێت بێگومان تا حەزارەتێک و شارستانێتێک نەبێت لە نێوان خۆیانە کێبەڕکێ دروست نابێت و لە ئەنجامی کێبەڕکەیەکیش جێوارێکی مێژوی وامان بۆ بەجێ نامێنێت بۆ هیوایان سوود لەم جێوارە مێژویانە وەربگرین تا بەرچاوڕوون بین بۆ مێژووی داهاتوومان بۆ ژیانی داهاتوومان و هەروەها وا بکەین ئێمە سوود لەمانە وەربگرین بۆ ئەوەی مێژوویەکی ڕوونتر بۆ ئەمڕۆ بۆ داهاتوو بەجێ بێڵین و بە هیوای پاراستنیشی بەڕاستیە چەند دەستخۆشیە بۆ لایانی پەیوەندیدار و شوێنەوە مۆزەخانەی سلێمانی و هەروەها دایرەی شوێنەوارکەوە گرنگیان پێداوە بە شێوازێکی زۆر باش تا ڕادێک سییان نەکراوەتەوە هەنێکی بە شێوەیەکی باش ماوەتەوە بۆ هیوایان ئەو میوان و گەشتیارانش سەردانی پەیکەرەکەی نەڕامسینەکەن ڕێزی لێ بگرن یان بەڕاستی نەبنە هۆکاری تێکدانی و شێواندنی بە شێوەیەکی گشتی ئەمە ئاماژەیەکی کورت و پوخت بوو لە ڕووی مێژوویەوە دەربارەی پەیکەرەکەی نەڕامسین. ئەگەر باس لە پێکهاتەی نەخشەکەی یاخود بەردەنیگارەکەی دەربەندی گاور بکەین بێگومان هەر بوونی ئەم پەیکەرە لێرەدا ڕەنگە ئەوەش بپرسرێت بۆچی ئەم پەیکەرە لێرە هەیە یان بۆچی ئەم نەخشیان لێرە تاشیەوە بێگومان ئەمە بۆ گێردانەوەی سەرکەوتنێکە لە کۆندا بەتایبەت لە سەرەتای دەربەندەکاندا بە حکمی ئەوەی شوێنی هاتوچۆ و گوزەری چ لەشکرکێشی بوو بێت چه خەڵکی ئاسایی ناوچەکە بوو بێ بۆی هەمیشە و دیمەنە لە بەرچاوی خەڵکیەوە بێت و ئەو سەروەری و ئەو سەرکەوتنەی ئەو پادشا و دەسەڵاتدارێکەوە ئەو داستانی تۆمار کردووە هەمیشە بمێنێتەوە یاخود وەکو باسکردن و گێڕدانەوەیەک بێت ئەمە جۆرێک بووە لە ئیعلامی کۆن یاخود جۆرێک بووە لە ڕاگەیاندنێک کەوا لە کۆنا بۆ ئەوەی پادشاکان یاخود دەسەڵاتدارەکان بتوانن ئیش لەسەر ئەوە بکەن داستانەکانی خۆیان بگەڕنەوە بێگومان لە ڕووی پێکهاتەوە ئەبینین جەنگاوەرێک ئەبینین کەوا بەهێز و بازوویەکی وەرزشی یاخود جەنگاوەری زۆر بەهێزەوە لە حاڵەتی هەنگاوناندانەیە واتە بەرەو سەرکەوتن ئەڕوا و هەروەها دوو کەسی تر یاخود دوو شخصێتی تر بە شێوازێکی زۆر بچکۆلانەتر لە ئاستی پەیکەرە ئاسایەکی خۆیان بەبێ جلو بەرەک لەژێر قاچەکانیان کە ئەمانەش دەلالەت لەو دیلانەیەکەن یاخود لەو چین و جیلەیەکەوە بەسەر یا سەرکەوتووە لە کۆندا ئەبینین لە بەردەم پێیا کەوتون و نەخشەکە بە جۆرێکەکەوە ئەبینین پەیکەرەکان لە حاڵەتی بێڕۆحیان یاخود دیارەکەوە ئەبێ مردبێتن وەک ئەوەی کەوا لە پەیکەری ئەسڵیدا سەر دەرەکەوێتکەوە لە حاڵەتی هەنگاوناندانە یاخود زیندویەتی بۆ ماوەتەوە لە ڕووی شکڵیشەوەکەوە ڕیشێکی درێژی هەیە وە کڵاوێکی خڕی یاخود جۆرێک لە خودەی ئاسنی لەسەردایەکەوە ئەم کڵاوە ئێستاکەش لە بەشێکی ناوچەکانی کوردستان بەتایبەت ناوچەی گەرمیان ئەم جۆرە لەو کڵاوانە ئەبینرێت بەکارێت لەسەری پیاوانی پیرە ئەبینرێت لەگەڵ ئەوەشا بەدەستی ڕاستی تەورێکی بەدەستەوە یەکەوی وەکو یەکی لە چەکەکانی زمانی کۆن کەوا تەورێکێک بوو لەو چەکانەیەکەوە لە شەڕەکانە یاخود لە هەر حاڵەتێکی ڕووەڕووبوونەوەدا سوودێکی زۆر گورجاوی لێوەرگیراوە و بەدەستەکەی تریشیکەوە دەستی چەپێتی کەوانێکی گرتووە بەدەستەوە بێگومان نەزانین کەوانیش دوو تعبیر هەڵەگرێ هەم وەکو بوونی دەسەڵات یاخود بوونی هێز لە هەمان کاتیشدا وەکو جۆرێک لە چەکەوە ئەمە بۆی بەکارهاتووە وهروەها جلێکی نیوە ڕووتی لە بەردایەکەوە وەکو جۆرێک لە تەنورەیەکەوە بەسەریەکە داوێتەوە لە بەری کردووە بە شێوازێکی گشتی دوو دەستبەنیشی هەیە وەک ئەبینین دەستبەنەکانی لە دەستیایەتی ئەمە جۆرێکە لە جوانکاری لە کۆناکەوە بۆ ئەم پەیکەرە کراوە یان بە شێوازێکی گشتی پەیکەری یاخود نەخشێک ئەم دیمەنی سەربازێکمان بۆ نیشانەداکەوە لە کاتی سەرکەوتنایە یاخود بەوردبوونەوە لە نیگای سەربازەکە ئەوەمان پێڵێ کە من بڵێ سەرکەوتوم من لە سەرکەوتنا من بەردەوامە بم چکە حاڵەتی هەنگاونانە و هەروەها
بە خۆ گەورە نیشاندانی خۆی و بچووکردنەوەی ئەو جینەی بەسەری سەرکەوتو وەک ئەبینی لە نەخشەکەیا دەرەکەوێ ئەمەش جۆرێک لە دەسەڵاتی خاوەنی پەیکەرەکە یاخود پەیکەرەکە دەرەکات و ئەمەوێ ئاماژە بەوە بدەم لە زۆرێک لەو پەیکەرانەی کەوا لە ناوچەکانی کوردستان هەمانن لەو نەخش و لەو بەردەنی گارانەی کەوا هەیە زۆربیان نووسینیان لەگەڵایە کە ئەویش بەخەتی مێخی جاگە نووسینەکان زمانی ئاشووری بوو بێ یاخود سۆمەری بوو بێت یاخود هەر زمانێکی ترکەوە ئەکەدی بوو بێ لەگەڵیانە باسی خودی پێکەرەکەیان کردووە بەڵام لە پەیکەرەکەی دەربەندی گاور هیچ جۆرە نووسینێک بەدی ناکرێت ئەمەش زیاتر مێژوەکەی گوماناوی تر کردووە یاخود تەموو مژێکی لەسەر مێژووی ڕوونی پەیکەری دەربەندی گاور یاخود پەیکەرەکەی نەڕامسین دروست کردووە بە شێوازێکی گشتی پێگاتەیەکی زۆر جوانی هەیە وەروەها کابرایەکی یاخود سەربازێکی جنگاوەرێکی خاوەن هێز و بازوێکی بێزمان نیشانەدات وەروەها بە شێوازێکی زۆر باش تا ئێستا کەژماوەتەوە بۆ هیواین هەر بە پارێزراوی بمێنێتەوە. پەیکەرەکەی دەربەندی گاور هەرچەندە هەزاران ساڵە هەنگاوی هەڵناوە و بەڵام هێشتا هەر لە جێگەی خۆیەتی بەڵام ئەمڕۆیەمە هەنگاوەکانمان هەڵدەنین و ماڵاوایی لەم جێوارە مێژوویەکەین بۆ هیوایەن پرۆگرامی ئەم جارە سوودی گەیاند بێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست لێرەوە کۆتایی بە پرۆگرامی ئەم جارەی جێوارێنین تا پرۆگرامێکی تر و سەردانیکردنی شوێنێکی مێژووی و جێوارێکی تری ئەم نیشتیمانە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد بن و کوردستان هەمیشە ئاوەدان بێت. من لێرەوە جێوارە مێژوویەکەی دەربەنی گاور بەجێ هێڵم.